ئیسلام کاتێک کە خۆی گەورە قورئانی نار کاتێ وحی هات بۆ کۆمەلگایەک هاو کۆمەلگاکە بتپەرست بوون و ئومی بوون بەڕاستی نەخوێنەوار خوێنەواری لەناو ڕۆمانەکانە هەر هەبوو یعنی ڕۆمانەکان ئیمپراتۆر بوون حسێب بکە پێش هاتنی عیسا عەلەیهی سەلام ئەوان ئیمپراتۆر بوون یعنی شارستانەتێکی گەورەیان هەبوو قانونیان هەبوو یاسا و لەوێ خوێنەواری هەبوو بەڵام کە ئیسلام هات کۆمەلگایەکی نەخوێنەواری گۆڕی ئەم کۆمەلگا نەخوێنەوارە تینووی کتێب بوو تینووی عیلم بوو ئەمە زۆر مهمە لە مێژووی عیلمە دوایی کە زانست گەشەی سند و منطقی کوردستان و ئێران و ئۆزبەکستان و ئەمانە کە هەموو ئێرانی کۆنە کەوتە سەر دەوڵەتی ئیسلامی ئەوەی زۆر جدی دڵخۆشیە بەنسبەت ئێمەوە کە سەیرێکی ئەم مێژوواکەین مێشکی هەندۆ ئەوروپی زۆر مێشکی هەندۆ ئەوروپی کە ئەمانە موسڵمان بوون تەسەورکەن عیلم نییە لە ناو علومی ئیسلامیە دەستی کورد و فارس و ئۆزبەکیەکانی تیانەبێ ئۆزبەکیەکانیش فارسەکانیان یعنی کورد و فارس ئەفغانی فارسی ئەفغانیەکانی ژەگرێتەوە دەستێکی زۆر گەورەیان هەبوو لە پێشخستنی زانستا بۆ ئازیزان ئەمەش پرسیارێک لەبەرەوەی ئەمانە خۆیان ئەهلی حەزارەت بوون یعنی فارسەکان حەزارەتی ساسانیەکان کە ڕووخا ئێمانە شارستانیەت بوون لەولا ڕۆمەکان بە تەواوی نەڕووخا بوون بەڵام ئەوە بوو کە هەموو فەلسەفەی یۆنان تەرجومە کرا و هێنرا ئەوانە و منطقەکانیان کەوت بێ دەست موسڵمانان لەم لاش ئەمە پاشماوەی ساسانیەکان بوو فارسەکان یعنی بە تایبەتی ئێمەی گەلانی هەندۆ ئەوروپی گەلانێکین کە لە ڕووی جێنەتیکیەوە مێشکی ئێمە جیاوازە ئازیزم ئەمە ئێمەمانە زۆر بیرەکەینەوە یعنی ڕاستی سە تو ئاوا و سێری وەزعی کوردستانەکەیت و ئەمانە هیچ نین ئەمانە قومڵە فترەی مێژووی ئەجینا ئەگەر بگەڕیتەوە بۆ 1000 ساڵ لەمەوە پێش عالمە گەورەکان یان ئەفغانی بوون یان کورد بوون یان فارس و ئۆزبەکی بوون یعنی لە هەموو بوارەکانە عزیز حتا تۆ وەرە مەسەن حتا زانستەکانی فەرموودە مەسەن ئیمامی بوخاری لە بوخاراوە وانە ئیمامی موسلیم هەموو ئەمانە لەکوێوە هاتوون لە بوخارا و لە سەمەرقەند و لە مەسەرەن لە ناو عالمەکانی حتا علومی شەرعی بۆ نمونە تۆڵەی شەهرە زووری عیکێکە لە گەورەترین عالمەکان بۆ نمونە سەهرەوەردی بۆ نمونە غەزالی بۆ نمونە ئامێدی ئەم زانایانە هەمووی کورد و فارس و ئەمانە بوو یەکێ لە شتەکان ئەوەیە بەڕێزان عەقڵیەتی عەرەب ناوێت لە شت لابە یعنی عەرەب مێشکیان هەر بەم جۆرەیە ناوێت لە شت لابە یعنی لەوە ئەچێ حکمەتی ئیلاهی وابوو بێکە قورئان بە عەرەبی هاتووە یەکێ لە شتەکان ئەوەیە ئەم قەومە لە نەس لا نایە یعنی بۆ نمونە بە هیچ شێوەیە لادان تیا دروست نابێت چکە ناتوانێت داهێنەران زۆر بیکاتەوە هیوام وایە لە قسەکانم تێ بگەن ناتوانێت زۆر داهێنەرانە بیرکاتەوە بۆ نمونە عەرەبێ و ڕۆمان نووس بێ زۆر کەمە باشترین ڕۆمان نووسەکانی عەرەب کوردە بۆ چکە ڕۆمان نووسینی داهێنەرانێ ئەم جۆرە مێشکەکەوا مولتەزیمە منطقەکانی کەش هەروان ئێستا بۆ نمونە یابان هەروایە یابانیش زۆر پەیوەستە بە شتەکەوە و بەڕاستی بۆیە فکر و لێکدانەوەی فکری و فەلسەفی و بە دوواداچوونی شت و گەشەدان بە بوارەکان ئەمانە لەناو بەعزێ میلەتە بە ئاسانی گەشە ناکات چونکە هەر پەیوەستە بە شتێکی دیاری کراوە کە خوای گەورە ئەمەی ناوێ ها ئێستا لە قورئانە ئەڵێ على ئابائینا ئەڵێ ئێمە لەسەر هی باو باپیرانمانین ئامادە نییە لا ئێستا حتا کێشەی هاتنی ئیسلام لەگەڵ نیمسە دوورگە عەرەبیە ئەوە بوو ئەوان ئامادە نین لابن لەسەر ئەو شتێک کە لەسەری ڕاهاتوو بەڵام عەقڵی هەندۆ ئەوروپیەکان جنتیکمان وایە یعنی تحملی ئەوە ناکەین یعنی بە ئاسانی تۆ ئەتوانی بیگۆڕی جا هەر یەکێک لەمانە کە جیاوازی نەتەوەی لە ڕووی کۆمەڵ ناسەکانەوە بە تایبەتی ئەوەی نەزەرێکی هۆفستێت
جیاوازی دروستەکە لە بینی ئەڵمانیەک لە بینی کوردێک لە بینی یابانیەک لە بینی یەکسەر کە ئەو جیاوازیانە خوێن ئەزانی بۆچی من تووشێم کارە سادەبووی و ئەزانی بۆچی ڕۆژانێک ئێمە ئەو هەموو خەڵکەمانتی هەڵکەوتووە حتا ئێستش یعنی بۆ نمونە تۆ حسێب بکە لە سووریا گەورەترین عالم و مفتی ئیمامی بووتی لە عێراق مەلعب کەریمی مدەڕیز بوو مەسەڵەن لە تورکیا کەسانی وەکو سەعید نەوڕەسی بوون بۆ نمونە لە ئێران کەسانی وەکو مفتی زادە و ئەوان بوون کورد ئەو توانایی هەیە ڕاستە ئاواهی ئێمە وەزعمان خراپە بەڵام ئەفغانەکانی شەروک ئێمە زۆربەی عالمەکان بڕۆ خەڵکی منطقی بەڵخ ئێمە سوپاس بۆخوا شتێکمان بۆ بەجێ ماوە مێشکێکمان بۆ بەجێ ماوە ئەگەر بزانین جارێکی کە ئیسفادەی لێ بکەینەوە ئەتوانین بەڕانکاری گەورە دروستکەین و ئەتوانین ئەمە فکرەیەکە بەڕێزان ئێمە بێ خەبەرمان بێتەوە خەبەر یعنی بۆ نمونە مێژوومان وا شێوێنراوە کەس نییە پێت بڵێ تۆ خاوەنی گەورەترین حەزارەت بووی یعنی تۆ وەرە میلەتانی دەوروبەر هەموو ئێمە خەڵەتانون پێیان نەوتوین کە سۆمەریەکان قەومێکی کورد بوون پێیان نەوتوین وانە پێیان نەوتوین کە کورد داڵتەنیە لە مێژووی بابلە لە مێژووی ئەو هەموو دروستکردنی شارستانی تا لە منتیقەکە یعنی شت زۆرە کە باسیکەی بەڵام با بگەڕێنەوە بۆ ئەوە ئێمە ئەتوانین بیرکەینەوە ئەم جۆرە بیرکردنەوەی ئێمە لەلایەک زەرەرەیە لەلایەک ئەگەر وە بەرهێنانی تیا بکەین نەتیجەی زۆر باشەیە بەدەستەوە بۆیە شت زۆرە بیڵین لەوە چێ کۆمەڵەم شتم وتە بێ نەمتوانی بێ لەم کاتەکەمە زیاتر ڕوونی کەمەوە